وەزیری دارایی عێراق لە دۆسیەی موچەخۆرانی هەرێم ئاڵای سپی هەڵکرد. چارەنووسی موچە ئیتر دەکەوێتە دەستچێ. تەنها دوو مانگ بەس بوو بۆ ئەوەی وەزیری نوێی دارایی عێراق فاڵح ساری بێئومێدی خۆی لە چارەسەرکردنی کێشەی موچەی هەرێم لەگەڵ حکوومەتی هەرێم نیشان بدات و ئاڵای سپی هەڵبکات. دیلان غەفور ئەندامی لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق ئاشکرا کرد لە کۆبوونەوەی ئەمڕۆی لیژنەکەیاندا وەزیری دارایی مژدەیەکی تێکەڵ بە نیگەرانی پێداون. وەزیر وتوویەتی موچەی ئەم مانگەی فەرمانبەرانی هەرێم دەنێردرێت، بەڵام کێشەکە لێرەدایە هیچ کاتێکی دیاریکراوی بۆ ناردنی پارەکە دەستنیشان نەکردووە. لە کۆبوونەوەکە وەزیری دارایی تۆپەکەی هەڵدایە گۆڕەپانی ئەنجومەنی وەزیرانی عێراق و عەلی زەیدی. باوتەی دیلان غەفور ناردنی موچەی مانگەکانی داهاتووی هەرێم چیتر لە دەسەڵاتی وەزارەتی داراییدا نییە و پێویستی بە بڕیارێکی سیاسی و حکومی قورس هەیە لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە. ئەمەش بەهۆی ئەوەی حکوومەتی هەرێم ئامادە نییە پابەندی ڕێکەوتنە داراییەکان بێت. هەموو کێشەکەش لە دەوری 120 میلیارد دینارەکە دەسوڕێتەوە. بە پێی ڕێکەوتنی پێشوو دەبێت حکوومەتی هەرێم مانگانە ئەو بڕەپارەیە وەک داهاتی نانەوتی ڕادستی بەغدا بکات. بەڵام ئێستا حکوومەتی هەرێم دەڵێت داهاتی ناوخۆمان کەمی کردووە و توانای دانی ئەو بڕەپارەیەمان نەماوە. داواش دەکات بڕەکە کەم بکرێتەوە. فاڵح ساریش ئامادە نییە ئەم داواکاریە جێبەجێ بکات. ئەم ناکۆکیە دووبارەیە دۆسیەی موچەخۆرانی هەرێمی جارێکی تر خستۆتە ناو تونێلێکی تاریک. ئایا ئەنجومەنی وەزیرانی عێراق تێگەیشتنی بۆ داواکەی هەرێم دەبێت یان جارێکی تر موچە دەبێتە قوربانی ململانەی دارایی نێوان هەولێر و بەغدا؟ لە دوایین کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران زەیدی ڕەتی کردەوە هیچ گۆڕانکاریەک لەو ڕێکەوتنە بکات. چاوەڕێی چی دەکەیت؟ ئایا ئەم کێشەیە چارەسەر دەبێت؟ لە کۆمنت ڕای خۆت بنووسە.